سڵاو ڕێساوڕێیان چۆن هاوڕێن ئەمڕۆ ئێمە یادی چاردەمی ساڵ ڕۆژی شەهیدی نەمر کاکە سۆرانی مامە هەمە ڕۆژنامەنووس چالاکوان دەکەین. کاکە سۆران لە چەند میدیایەک کاری کردیە کە دوایینی گۆڤاری لڤین بوو، هاوکات بەرپرسی ڕاگەیاندنی ڕێکخراوی چاک لە کەرکووچ بوو. یانی هەردوو جم و جۆڵی هەبوو. کوڕێکی هەژار من نەمدەناسی بەڕاستی، بەڵام لە گروپ چاتی ڕاگەیاندندا بوو. کاک سۆران ئەو هۆکاری کە باز دەکرێت گویا لەسەر مەسەلەی لەش فرۆشەکانی کەرکووک کە ڕەشەی لێکرا، بەس من پێم وانیە لەبەر ئەوەی بەر لەو عەبدولستار تایر شەریفیش تیرۆر کرا، کات ڕەخنەی لە ماڵی بارزانی گرت. کاکە سۆرانیش لەسەر خانمەکەی بارزانی و خانمەکەی کلنتۆن و خانمەکەی بارزانی نووسی. من پێم وایە ئەوە هۆکاری سەرەکی بوو، نەوەک مەسەلەی لەش فرۆشی. عەبدولستار تایر شەریفیشە لەسەر ڕەخنەگرتن لە ماڵی بارزای و ماڵی بارزای نایە لەسەر مەسەلەی لەش فرۆشی پاراستن وەک ئەوە تیرۆری بکات، بەڵکو زیاتر هۆکارەکەی ئەو بابەتە بوو کە دەستی برد. بۆ ئەگەر نەڵێن کاکە سۆران یەکەم کەسە بەر لە شەهید سەردەشە، بەڵام شەهید سەردەش زیاتر هەموو بابەتەکەی لەسەروی بوو. دیارە ئەو بابەتەی کاکە سۆران هەر لەسەر ئەو کرانەوە و ئەو شتانە بوو کە دەبێ بڵێن، یعنی ژیانی بەرپرسی هیچی پریڤات نییە. ئەو زۆر جار باز دەکرێت کێشە هیچ بەرپرسێکی باڵای ئیداری لەبەر ئەوەی دەبتە نموزەزێکی دیاری ناو کۆمەلگا، لەبەر ئەوەی مەسئولیەتی 7 ملیۆن کەسی دەکرێت، ناکرێت بێ ژیانی تایبەتە. ژیانی تایبەت خەڵکی سڤیلە، هەر کەسێک دەبتە بەرپرس پۆپیلار، هەر لەبەر هەندێک ئەوێ بیرن هەموو هەتا وەرزشوان هونەرمەند بچووکترین جوڵە دەکەن دەکەونە ناو میدیا، نەک سیاسەکەن. ئەوە دەبەنگەکان هەن کە دەڵێن ئەوانە ژیانی تایبەتی خۆیان نە، هەرچ جۆڵێک دەکەن. بەرحاڵ کاک سۆران ئەو بابەتە لەسەر مەسەلەی لەش فرۆشیەکانی ئەو کەرکووک تۆمار باس کرد. ئەڵێن بەس من پێم وایە لەسەر ئەوەیە و دەبێ بڵێن کە ئێستا لەش فرۆشی ئەو زەنگەی کاک سۆران لێیدا ئێستا بە دەقات زیاترە. ئێستا کوردستان بەرەو مەلحەخانە و گەواتخانەیەکی زۆر گەورە دەڕوا و بەرپرسەکان بەشێک لە بیزنسیان لەو لەش فرۆشانەیە، وەکو دیشمان لەوە چەند ڕۆژەی ڕابردوو کە چۆن یەکشن لە ئێران 1000 کەسی داخلی هەولێر کردیە لەش فرۆش و ئەو بنەماڵەی بارزانی کە زۆر کە پێیان کفرە باس لە مەسەلەی ژنەکانیان بکرێ، بەڵام کوردستانیان پەر لەش فرۆشی کردی. ئەوە مەسئولیەتی گەورە لەسەر مەسعود بارزانی، مەسرور بارزانی، نێچیروان بارزانی لۆ هەولێرێ. لە سلێمانیش ئەولادەکانی تاڵەبانی و برازاکانیتی کەس ناتوانین کۆڵی لەوە بکە. بۆیە بوونی لەش فرۆشی واتە بوونی ئەوانە سەرپەرشتی ئەو مەلهە و ئەوە دەکەن، چکوانە حکومەتن دەتوانن سنووردا بنێن. هاوکات لەو 14 ساڵەی بەردەوام ساڵ یادی شەهید سۆران بە بەرزی و نزمی کرایەوە، بەڵام دەبێ یەکشت بزان پارتی و بنەماڵەی بارزانی و خودی مەسرور بارزانی و خودی هیوا ئەحمەد مستەفا کە سەرپەرشتی پاراستنی ئەو کاتی دەکردەوە بۆ زانیاری تەنهاڕێم بەو بەیانیە زەنگم لێدا بۆ هیوا ئەحمەد مستەفا. بە هیوا ئەحمەد مستەفا سەیری مۆبایلەکەی بکە، ئەو واتساپی بکە کە هەر پێشتر بۆم کرد بوو. هەرویستم پێی بڵێم برم هیوا ئەحمەد مستەفا ویژدان و چ قسەیەکت هەیە لەو ساڵ ڕۆژەی ئەو مەسئولانە هەموو ئەوتاوانان دەکەن سەیری ئەو چرکە دەکەن کە باڵا دەستن کە ئاوا ببینی. ئەو کات ڕەنگی ئۆپۆزیسیۆن زۆر بەهێز نەبوو، میدیا بەهێز بەس ئاوا شەهید سۆران و هەموو شەهیدەکانی تر بوونە ئەستێرەیەکی گەشت لە ئاسمانی کوردستان. ئیلەلئەبەد ناوی مەسرور بارزانی هیوا ئەحمەد مستەفا لە تەک ناوی سۆران کاوە گەرمیان ببورن، شەهید سەردەش ویدات هەموو ئەوانە دێت. یعنی دانابڕێ ڕەنگی نزم دەبێت، وەکو کوردەواریە دەرێ قەرت کۆن دەبێ، بەڵام نافەوتی مەسەلەی تاوان هەر یەکێک هەر تاوانێکی کرد بێت. بەهەرحاڵ وەڵامی نەبووتم هەر پێ دەڵێم ویژدان و چ قسەیەکت هەیە لەو ساڵ ڕۆژەی. هاوڕێیان زۆر دەیان کەسی تر تیرۆر کرا، یعنی ئێمە ژمارەیەکی گەڵک زۆرمان لە هەولێر و سلێمانی ئەوە کردەوە، تقریباً 200 کەس زیاترە. بەس ئەوەی برادرانی تەودە پرێز و کاکمەکی ئەڵێ بەس لە بادینان لە نۆتیەک تاوەکو 2000
یەکە دوواشتە شوایە 400 کەس تیرۆر کرا 400 کەس بەس لە دهۆک تیرۆر کرا ئەو تیرۆرانە هیچی نافەوتی بڕوا بکەن ڕۆژگارێک دێ هەموو مەلەفەکانیان دێ و هەموو ئەوانە وەکو هەموو بەرپرسە کۆنەکانی 670کان مەلەفیان دەکەویتە ناوەوەی نەوەکانیان شۆر مەزار دەکەن ئیتر با ئەو ئێستا بۆ ئەنتەریاتە بگرن و دەکوژن بۆیە ئەوە دۆسەیەکە کۆن دەبیت بەڵام نافەوتێ وەم دەمەوێت لێرە بڵێم لەو ڕۆژانە پارتی ئێستا دۆسی بەرپرسە ئەمنەکانی یەکێتی زۆر دەزوڵێنیتن پێشتر ئەژی ئەمینی کەیسەکەی جوڵاند کە نەوەکە لە شەڕ و ململانەی خۆیان ئێستا ئیوها پەڵەبزەی جوڵاندیە کەمە دەستخۆشی دەکەن بە هیواین هەرچی بەرپرسە نەک ئەمنیەکان ئیداریەکانیشیان من پێم وایە ئەگەر دادگاچ دادپەروەر هەبێ کەم بەرپرسی ئەو حزبانە هەیە لە دادگا دەربچیار هیچ نەبی لە ڕووی ئەخلاقی و یاساییەوە کە هەمویان بەشدارن لەو تاوانە بەڵام لەگەڵ هەموو ئەوەش بە هیواین وەها پەڵەبزەی بدرێتە دادگا بە هیواین هەموو بەرپرسەکان بەڵام لە تەک ئەوەش مەسرور بارزانیش قەت ئەو کەیسەی لە کۆڵ نابێتەوە سەردەشت سۆران ویداچکو لە ژێر سایی ویدا و مەسئولی پاراستن بوو و ئەو تاوانەکرا بۆیە ئەو تاوانە چ دەڵێن چ ناڵێن ئەوە کاتە ناو تاریخ مەسرور بارزانی وەک تاوانباری یەکەمی لەبەرەوەی مەسئولی یەکەمی پاراستن بوو و ئەو کارانە هەموو کاری دەستگای پاراستن بوو لە ئەستۆی ویە 100 ساڵی تربی نەک بتە سەرۆکوەزیرانی کوردستان سەرۆکوەزیرانی ئەمریکاش یەکەم تاوانبار لەو خاڵە مەسرور بارزانی دەبێ و هیوا ئەحمەد مستەفا دەبێ و پارتی دەبێ لە دەڤەری سەوزش هەموو ئەو تیرۆرانەی ڕوویدایە بڕوا بکەن دەقیق بن واز لەو عاتفیەتە هەرزەکاریە بێنن هەرچی تیرۆر کرایە بە ئەمری جەلال تاڵەبانی بوو تەحەدا دەکەم دەستگای زانیاری بوێری یەک کەس تیرۆرکە بەبێ ئەوامری تاڵەبانی بڕۆن لە کادیرەکانی دەستگا برسن هەموو تیرۆرەکان وتیان دەبایە ئیمزای تاڵەبانی لێسەوەرش بۆیە بنەماڵەی بارزانی و تاڵەبانی هەرچی هەنگۆ لەسەر تیرۆرەکان درۆ دەکەن وەک درۆیان کردیا لەبەر ئێوەرە سەیری بکە 31 ساڵە یەک کەسیان نەدادادکە چەند جاری تریش گوتوم و دەیڵێمەوە بەڵام فرانسۆ عەلیری تیرۆر کرا بەیەک هەفتە بکوشەکانیان دەستگیریش کرد هەڵە نەبوو کام بەرپرسی پارتی ئەگە بە خۆیان بێچێتی کە بە خۆیان تیرۆریان نەکردوی ئەگەر خەڵکێک تیرۆری کردو بە 2 سەعات یان بە 2 ڕۆژ نەیانگرت بێ بەڵام سەدان کەس تا ئێستا دۆستەکانیان قەپاتە و من لێرە وەختی خۆشی نووسیم ئێستاش دووپاتی دەکەمەوە بەرپرسم لەو ئەوەی ئەو عەقید جەمالە باش دەزانی و مەسئولەکانی پارتی باشزان و هەمومان لە ناو میدیا بووین بڕۆن ئەوە شوان داوتی بڵێ پرسن پرسیاریان کرد ئەوە لە میدیاکانڕ لەو ڕۆژانە دۆسی سۆرانی مامەمە بڵاو دەکرێتەوە بەڵام ئەوەی ڕای کرد لە بەرازم لە میدیایەکەی هەواڵ ڕۆژنامەی هەواڵ بڵاو کراوە بڕۆم بپرسن ئەوەی ڕای گرت جەلال تاڵەبانی بەرەبەرەوەی مەسئولی بارزانی هەرە شەیری کرد من باش دەزانم عەقید جەمال باش دەزانی لە من باسر تۆش تاوانباری هەمووتان تاوانبار مەڵێن وەکو سوڵتان هاشم نیوەی کوردی ئەنفال کردە وەڵا ئاوامرم جێبەجێ کردی بەس کاچی من بە تو بەشداری مەیکە بۆیە عەقید جەمالە و یەکێتی و پارتی و هەموو بەشدارن لەو تاوانەی هاوڕێیان تاڵەبانی تەلەفۆنینەوە عەقید جەمالەی دەکە من بەرپرسم لەو قسەیە بعد عەقید جەمال بوێری شکایەت لە من بکە ئەڵێت ستان کرد دەڵێ مامە لەو ڕۆژانە لە ڕێگا دەڕوە عەقید جەمال ها لە هەولێر ئەچێتەوە بۆ کەرکووک باوز ئیزافەیەش بدەم ناو سیارە تەلەفۆنی بۆ دەکە ڕادەگرێتم ئەڵێت ستان کرد لەگەر ئەو دۆسیە داوانەوە عەقید جەمال بەخۆی لەو خەڵکی باس کردیە بەڕوان پێ بکەن کەسانێکن جێگەڕاز وتیوە لەو ڕۆژان ڕادەگرێت نەکەی دەچی هەر هەموو مەلەفەکەی قەپات دەکەی دەسووتێنی تر نازانم سوتایە نەسوتایە بەڵام ئەو مەلەفە تاڵەبانی ڕای کرد ئەگەنا بکوشەکانیان هەموو دۆزی بۆ پۆلیسی کەرکووک و هەموو دۆستەکە دەخراڕ لەبەرەوەی هەردوو لە عیب و عاری یەکتر دەزانن یەکێتی ئی سۆرانی مامەحەمەی بڵاو دەکردەوە پارتیش دنیاکشتی هەبوو بۆیە لەبەر هەندێک ئەو خاڵژم خاڵش کەش ئاوڕێیان بەداخەوە لەو چەند ساڵەی گۆڤاری لڤین ناوی جائزەی خەڵاتی سۆرانی مامەحەمەیان بێرە من لە سەرنووسەرەکەی پرسی وتی ئەمە نەبووین تەڕحکرا لیژنەیەک بوو وتی خۆشەکەی لەوەدا بوو
کارەسا دەکرێتەوە ئیماد ئەحمەد بە خۆشی نەهات ژنەکەی بوون خەڵاتی سۆرانی مام محەممەدی هەندێک نییە دەدرێتە یەخەی ئیماد ئەحمەد زۆر لە دزوو ناپاکانی تر بەداخەوە هەندێک لەو هەڵانەیان کرد خەڵاتی سۆرانی هەما دەبێ بدرێتە ئەو دەنگ و ڕەنگانەی وەکو هێمن مامەندەکان کە دوێنێ وەریگرت بەهەرحاڵ هاوڕێیان ئەمڕۆ ساڵیادی شەید سۆرانە ئێمە لەگە دادگایی هەموو بەرپرسەکان داین لەگە دادگایی و ئەو دۆسیە کۆن دەبێ بەڵام نافۆتێ سۆرانی مام محەممەد سەردەشت کاوا شەید ڕەئوف ڕێناس نەزیر عومەر ئەبوو نەسیر هەمویان ئەستێرێکی گشتی ئاسمانی درەوشاوی کوردستانە من بۆ ئەبەت بوونە لە کێچ شەرمەزاری بنیتەوانی ئەو دەسەڵاتە و هاوکات تەکانشیان بە خەباتی زەماوەری دژە تیرۆردا کە خوێنی ئەوانەیە وای کردی ئێستاکە دەیان گەنج لە کوردستان بە بوێرانە خەبات دەکەن بەرز و پایەدار بە یادی شەید سۆرانی مام محەممەد هەموو ئەو شەهیدانە هەرکێکی ئەخلاقی ئێمە ساڵانە یادیان بکەینەوە ڕێزیان بگرین و بیانکەینە قدووە لە بۆ گەنجەکانی تر خوێنی ئەوانە گەلێک گرانە سەودە سەڵاتە وەستا و بۆ هوشیارێکی زۆر گەورە کاتێکی خوش